کاربەدەستانی ئەبووری ئێران چاوەڕوانی ئەویان لە بانکەکانی ئەوروپا هەیە هەریکاری زیاتر لەگەڵ بانکەکانی وڵاتەدا بکەن. سەرەڕای لاچوونی زۆربەی سزاکان لەسەر ئێران هێشتا دامەزراوە دراویەکانی ئەوروپا بە ئاگا و مامەڵە لەگەڵ ئێراندا دەکەن. کاربەدەستانی ئێران بۆ جاری چوارەم لەگەڵ نوێنەرانی بانکەکانی ئەوروپادا کۆبوونەتەوە بەمبەستی بەگەڕخستنی ئاڵوێری دراوی لە نێوانیاندا. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لەو بارەیە وتوێتی سەرەڕای تێپەڕبوونی ماوەیەکی زۆر بەسەر ئیمزاکردنی ڕێکەوتنامە ئەتۆمیەکەدا هێشتا پرسی هەریکاری نێوان ئێران و بانکەکانی ئەوروپا بە تەواوەتی چارەسەر نەبووە. ئەو ڕێکەوتنە لە مانگی تەمموزی ساڵی 2015دا لە نێوان ئێران و گروپی وڵاتانی پێنجکۆیەکدا ئیمزاکرا بۆ سنووردارکردنی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و سەرەڕای ئەوەی کە لە سەرەتای ساڵی 2016ەوە لاچوونی زۆرێک لە سزاکانی سەر ئێران کەوتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام تا ئێستا دامەزراوە دراویەکانی ئەوروپا وەک پێویست مامەڵەی دارایی لەگەڵ ئەو وڵاتەدا ناکەن. وەزیری دەرەوەی ئێران ڕەخنەی ئاڕاستەی ئەمریکا کردووە کە ڕێگری لە مامەڵەی بانکەکانی ئەوروپا لەگەڵ ئێراندا دەکات. ئامانجی سەرەکی ئێران لەو هاریکاریە بەگەڕخستنی پرۆژەکانی ئاوەدانکردنەوەی لە وڵاتەکەدا. زەریف بە ئاژانسی هەواڵی ئێرانی وتووە ئەوان چاک دەزانن کە ئێران شوێنێکی گونجاوە بۆ بەرهێنان لە کاتێکدا ئێران لە هەڵبژاردننی سەرۆکایەتی نزیک دەبێتەوە. بابەتی وەبەرهێنانی دەرەکی تا دێت گرنگێکی زیاتر پێدا دەکات. حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران کە یەکێکە لە کاندیدە بەهێزەکانی ئەو هەڵبژاردنە لەبەر کەمی وەبەرهێنانی دەرەکی لە ژێر گوشارێکی زۆردایە نەبوونی وەبەرهێنانی دەرەکی ئاستەنگی زۆری بۆ بەرهەمە ئابوووریەکانی حکوومەتەکەی دروست کردووە. کاربەدەستانی ئابووری ئێران لە هەوڵی ئەوەدا وێنێکی ئەرێنی سەبارەت بە ئێران پیشانی خۆراوە بدەن. بەڵام لە هەمان کاتیشدا سکاڵایەوە دەکەن کە هێشتا بانکەکانی ئەوروپا وەک پێویست مامەڵەی بانکی لەگەڵ وڵاتەکاندا ناکەن.